جا لە منداڵیە منداڵکە تازە لە دایکە بوو ئەیانوت کەوشکێک هەنگین کە بەدەنیا نازانم و بۆ زانست بەجێ علمی تازەوە ناڵێ بەس لە ئێستا ناڵە بۆیە بەوە دەستم پێ کرد لە بەردەممانە هەنگینە بینن کە بەشێک لە بەرەمەکانی هەنگین جۆرا و جۆرن هێنراوەتە ستۆدیۆ ئەمڕۆ باس لەوە دەکەین بەداخەوە شە ساڵی کاریگەری کێجگار زۆری کردوتە سەر بەرهەمی هەنگوین بەڕای بەشێکی زۆر لەو کەسانی کە پسپۆر و شارەزان لەم بوارەدا وە کارەکانی وشکە ساڵی ئەمڕۆشی دەکەینەوە بزانین چییە بەرهەمەکانی هەنگوین لە کوردستان چەند جۆرن چۆن پەریان پێ بدرێ بۆی ئەو وشکە ساڵیە ئەگەر کاریگەری لەسەر کەمبوونەوەی بکات ئێمە زیاتر پەریان پێ بدەین نێڵین کاریگەریەکە بەو جۆرە بێت ئەم پرسیارانە بە میانداری زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم مەجید کە بەڕێزان مامۆستای زانکۆن و ماستەریشان هەیە لە کوالیتی هەنگوین ئەمڕۆ وەڵام بدەینەوە مامۆستا ئیبراهیم زۆر زۆر بەخێر بیست مامۆستا ئیبراهیم بعد جارە پێشووی باسی جۆرەکان بکەین ئەم وشکە ساڵی کە ئێستا هەیە چۆن کاریگەری لەسەر کەمبوونەوەی بەرهەمی هەنگوین هەیە بەڵێ سپاس وشکە ساڵی کاریگەری هەیە بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکتر ئەگۆڕێت بۆ نمونە پار ئێمە لە دەشتەکان هەنگوینی دەشتەکانمان زۆر بوو شاخەکانمان کەم بوو کە وشکە ساڵیش نەبوو بەڵام ئەم ساڵ بەعکسەوە بەرهەمی دەشتەکانمان کەمترە بەڵام هی شاخەکانمان لە هەندێک ناوچە باشە ئێستا بەعام لە ناوچەی قەندیل و حاجۆمەران هەنگوینی شاخ باشە هەنگوینی دەشت خراپە بەڵام لە شار باژێر کەمترە یعنی هەنگوینی شاخشمان زۆر نییە لە چاو ئەوەی کە وشکە ساڵی بۆکو دەشتەکە تۆزێ زیاترە بە لە پێنجۆن باشترە زیاتریش ئێستاوە خەریکی دەرهێنانی هەنگوینی شاخن هەنگەوانان باشتر بۆمان دەرەکەوێت ئەوەی کە من پرسیومە لە ئەو هەنگەوانانەی کە چەند ساڵە پەیوەندیم هەیە لەگەڵیانە لە قەندیل و لە شار باژێر و لە پێنجوێن وا لە ئێستا بەولاوەوردەوە خەریکی دەرهێنانی هەنگوینی شاخن لە هەندێک شوێنە ڕازین لێی کە لە پار باشترە لە شاخەکان بەڵام لە دەشتەکان نا وشکە ساڵی تەسیری هەیە و خۆشمان تەسیری هەیە من ئێستا لە هەوڵی ئەوە ئینشەڵا چەند ساڵەکە بەشێکی بکەینەوە پەروەردەکردنی هەنگ لە پەیمانگا کە ئەمە پێویستێکی ئەمڕۆی بازاڕە ئەگەر خەڵکانی ئێمە بە شێوەی علمی هەنگ بەخێوکەن ئێستا لە ئەوروپا بۆچی ژنان و پیاوانی ئەوان کە ئەوەی کە 20 کوورە هەنگی هەبێ قەت بێ پارە نابێت لە پارەی دائیرە باشتی دەسەکەوێت ئێمەش ئەتوانین بەڵام گەورەترین کێشەمان نەزانینی پەروەردەکردنی هەنگە لە وڵاتەیە یعنی ئێستا ئێمە هەر یەکەمان بۆ خۆمان من وە 30 ساڵە هەنگ بەخێوەکەم و ماستەرەکەم لە کوالیتی هەنگوینایە و لە 2000 ئەحسایم کردووە لەگەڵ ڕێکخراوی فاوە 2001 کۆمەڵی هەنگەوانانی کوردستانمان دامەزاندۆ من سەرۆکی بووم بۆ ماوەی 11 ساڵ ئێستاش لە هەنگ نازانم تێگەی بەڵام ئێمە هەندێک کەسمان هەیە ئەوەنەی دوو کوورە ئەکاتەوە سەیرێکە ئەوشتانە ئەڵێ کەسی وەکو من لە من شارەزاتر نییە لە هەنگە ئەوان نییە بەڕاستی هەنگ علمیەکە ئێشتا سەرەتایەتی و وڵاتانی تر بۆ گەیشتون کە بتوانن علمیانەتر باشتر ئیمکان ئێستا بۆ لە دووەری ئەسکەندافیە لە کام ساڵەی زۆر کەمە هەنگوین لە 30 کیلۆ کەمتر نییە بۆ یەک کوورە معادل بەڵام لەلای ئێمە لە هەندێکات ناگاتە 3 کیلۆ و 4 کیلۆ ئەو پڕێکاتە 10 کیلۆ بەڵام لە هەندێک هەنگەوانە کە ئێستا وا خەریکە هێنەبێ ئەگاتە 15 و 20 و تا 30 و ئەوانە ژەڕوات شێوازی پەروەردەکردنەکەی پەیوەندی بە زۆری بەرهەمی هەنگوینەکەشەوە هەیە شێوازی پەروەردەکردنی هەنگەکان شێوازی پەروەردەکردن ئێستا لە زۆربەی وڵاتانە ئەو شاخانەیە ئەو شوێنانی ڕای جائیری لەسەر ینی لە وەرگا بەتونی ئەکرێت لەلایەن حیوان وشان نایڵێ گاتەوەی کە گوڵ بکەوانە ساڵانە ئەچن ئەو تۆوانە جارێکی تر ئەیڕێنەوە من لەبەرەوەی باشترین بەرهەمی هەبێ هەنگەوانانی خۆمان ڕێنمایی ئەوانەکەم هەمیشە تۆوی ئەو شاخانەیە ئەو ڕووەکە بەڕیانە بگرنەوە ساڵانە جارێکی لە پاییزا بیچێنەوە بەو شوێنانەیە کە حیوان زۆری خوار بووە کە لە وەرگەی هەیە بۆ نمونە ئێستا ئاماژەت بۆ کرد کە تۆوی گوڵە سروشتیەکان کە لە دەشت و دەرەکان لە شاخەکانە هەن بگیرێ و دووبارە
بڕوێنرێتەوە بۆ ئەوی کە سوودی هەبە بۆ هەنگەکان هەنگوینەکەی فەرقی هەیە ئەگەر ئەم هەنگانە لە شیلەی گوڵە سروشتیەکان بخۆن بە بەراورد لەگەڵ ئەوەی کە گوڵی نێو ئەو شاخ و دەشت و دەرەکان نەبێت دەرهەمەکەی فەرقی هەیە زیاتر بە یەکشت پێ بڵێم ئێمە ئەتوانین بڵێن لە کوردستانە هەنگوینکەین بە سێ تایپەوە لە عالەمیشە وایە تایپێکیان هەنگوینی شاخە تایپێکیان هەنگوینی دەشتە ئەوەی تریش کە شەکری ئێریێتە لە دەشت بیا لە شاخ بێ زیاتر لەسەر شەکرەوەوانە من ڕێنمای هەنگوانەکانەکەم هەر سێ تایپەکان هەبێت لە ساڵانە بۆ نمونە ئەم ساڵ لە دەشتەکانە هەنگوین خراپ بۆ بەرهەم کەم بووە بەڵام ئەگەر بەشێکی هەنگەکانی لە دەشدا نابێ و بەشێکیشی ببێتە شاخ لە شاخ ئەوەی شاخ ئیسفادەیەەکە بۆ نمونە پارەکە لە دەشت ئیسفادەی زیاتر بوو هەنگوینی دەشت زیاتر بوو شاخ کەمتر بوو واتە بە تەکنیک ئەتوانین کاریگەری وشکە ساڵی و کەمبوونەوەی بەرەمی هەنگوین بەڵێ ئەتوانین چارەسەریکەین بە شێوەی زانستی کە هەنگەوەکان فێر بکەینەوەوانە و لەگەڵ هەنگەوانەکانم بۆ نمونە ئێستا جۆرە بیەکەیە لە ئێرانە زۆرە بید مشکی پێڵن بی ڕەشی پێڵن لە سەرەتای بەهارە باشترین شیلە و هەڵاڵی هەیە کە ئیترەوە سەرەتا هیچ گوڵێک پێ نەگەیشتووە ئەو شیلە و هەڵاڵی خۆی هەوە هەنگوینەکایشی زۆر هینە بڵین زۆر ئەنتیباتیکە بۆ هەنگیش و بۆ ئینسانیش بێڕوێنن لە قەراغ چەمەکانە لە قەراغ ئاوەکانە لە ئەو شوێنانی کە ئاوی لێوانە ئەو جۆرە بێ بڕوێنن وە نزیک هەنگەکانی و ئەو تۆی ئەو گوڵانە ئێستا بۆ نمونە هینمان هەیە گۆزروانمان هەیە گۆزروان لە هەندێک وڵات وای لێکراوە کە باشتر بێت ئێستا گۆزروانی ڕواندن هەیە ئەتوانی بە تۆ بیچێنیت و کە گوڵێکی زۆرەکە وە گوڵەکەشی بۆ ماوەیەکی زۆر مێنێتەوە و لە سەرەتاوە هەیە هەر گوڵێکی هەر یعنی یەک چڵ زال لە 3000 گوڵەکات ئەتوانی تۆ ئەمە بەکاربێنی هەم شیلەکەشی زۆر باشە هەم هەڵاڵەکەشی بۆ نمونە ئەمە سەدەها گوڵی تر هەزارها گوڵی ترمان لە شاخەنجا باسی وە بکەین هەنگوینی شاخ و دەشت و فەرقی چییە کە ئەڵێن هەنگوینی شاخ هەنگوینێکی پاکە هەنگوینێکی عزوویە هەنگوینی ئەو ڕووەکە سروشت و پزیشکیانەیە کە ئێمە نەیان خۆین هەنگ 2 کیلۆمتر بۆ 3 کیلۆمتر ئەڕوا بۆ خۆراک و بۆ ئاو زیاتر ڕوات بەڵام بۆ خۆراک تا 2 کیلۆمتر ڕوە پێویستە کەوتە هەنگوینی شاخ پێویستە ئەم هەنگا زیاد لە 2 کیلۆمتر دوور بێت لە ئاوەدانی زۆر ئاوەدانی ماڵیەکی لادێنا کە ماڵ و 15 ماڵ و 20 ماڵن لە قەزا و ناحیەکان کە هینێکی زۆری لەسرە وەزا لە 2 کیلۆمتر لە جادێ قەرباڵخی سارەوە دوور بێ یعنی لەبەرچی لەبەرەوەی دووکەڵی سارە ئەچێتە سەر قەراغی جادەکانوان لەسەر گوڵەکانە نیشێ یا بە هەڵاڵەوە ئەیباتەوە یا بە شیلۆ ئەیباتەوە چی لە بەرهەمەکە بەرەمی بۆ نمونە دووکەڵین خارسین و کادمی و مؤمانەی تیاکە ئەمە زەرەر لە ئینسانەگەێنێەوە بۆ هەنگیش هەر زەرەری هەیە ئەبێت هۆی کەمین بەرهەموانە کەم لەگەڵ خۆ ئاباتەوە تێکە باهینەکە بێ ئەمە باش نییە وەزا لە 2 کیلۆمتر دوور بێ لەو باخانی کە دەرمانە ڕێژن ئەویش لەسەر هەڵاڵی گوڵەکان و لەسەر شیرەکەەوە بێتەوە کەم ڕزازی کەم بەرێتەوە ناوینەکان هەم بۆ هەنگەکە خراپە هەم بۆ ئینسانیش کەواتە کەوتە هەنگوینی پاک هەنگوینی شاخ یەکێک لە خواردنە باشەکانی سەر ڕووزەوی کە تا ئەسەما بێتەوە هەنگوینە ئەگەر موقعەکەی پاک بێت دوای ئەوە هەنگوینی دەشت هەنگوینی دەشت نزیکە لە شار نزیکە لە ئاوەدانی نزیکە لە باخانی کردەوە و هەنگوینی ئەو ڕووەکانەیە کە ئێمە ئایان خۆین بە تەبیعی تێگەی و ئەوەشمان هەیە دوای ئەوە هەنگوینی شەکرە هەنگوینی شەکرەوەی لە شاخ بیا لە دەشت بێ لەم کاتەیە لە چ کاتێکە لە کاتی پورەدانی پێڵن کە لە سەرەتای بەهارە هەتاوەکو ئەی بڕیت تۆ نابێت نەشەکر نە دەرمانی بێتی بۆ هەنگوینەکەت پاک بێت باش اینجا خەڵک چۆنەمانە جا بکاتەوە هەر بە بینینی دیمەنی نەخێر ئەوە ئەتمال لەسەر هەنگوینەکەیە و لەسەر مختبەریشە بەڵام بەداخەوە تا ئەستا مختبەرێکمان نییە لە کوردستانە کە بتوانێت ئەم شیکاری هەنگوینە بکات و دائیمەش لە هەوڵام ئێستا بۆ ئەم بەشەکە وا بە هیوان کە بکرێتەوە هیوادارین لە بڵین پەیمانگای سلێمانی بکرێتەوە بۆ هەموو شوێنەکان و قسەیەکی شەیەکە لە شارباژێرش بکرێتەوە بۆ خەڵکی شارباژێر پەیمانگای بکڕێت و چەند تەلەبە بگرێت بە شێوەیەکی علمی هەنگ بەخێوکەن و ئەمە پێویستێکی بازاڕە پێویستیەکەکە دوای ئەوە خوێنکات پێویستی بە حکومەت نابێت کە بێت دای مزرێنیان کات بتوانێت خۆی هەنگ بەخێوکە لەسەر شانی خۆی مامۆستا هەر بۆ تاوکەی قسەکەی هاوکارم ئاری کە ئەڵێ خەڵکی چۆن ئەم جۆرانە جیا بکاتەوە ڕەنگە هەنێ جار لەنێو بازاڕەکانە جۆرێکی دیاریکراو لە هەنگوین بفرۆشە بڵێ ئەمە هەنگوینی کوردی ئەسڵا بەرهەمێکی پاکە هەنگوینەکەی بە بێ شەکر خەڵکیش بیکڕە بەڵام دوجار لێ ڕازی نەبێ بڵێ شەکرەکە لە بنی هەنگوینەکانی شتووە هیچ خاڵێک هەیە یا هیچ ئاماژەیەک هەیە خەڵکی بە چاو یاخوب بەتان بیناسێتەوە هەنگوینەکە بزانێ ئەمە هەنگوینێکی ئەسڵە نەخێر
تەنها لەبەرەوەی مختبەر نییە تەنها احتمادمان ئێمە لەسەر هەنگەوانەکەیە لەسەر ئەو کەسەیە کە بەخێوی ئەکا و موقعەکەی ئەجینا هیچ شتێکی تر نییە بەڵام ئێم تا ئەسە سەقافەی نە هەنگوینمان هەیە هەنگوین چۆن بناسینەوە نە هەنێک لە بۆ چوونەکان هەیە لە ئەگەر هەنگوینە کڕی بکەرە نێو سەلاجەوە ئەگەر هەنگوینەکە نەیبەست هەر بەشلیەکەی خۆی مایەوە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەمە هەنگوینێکی ئەسڵەمە هەر قسەیە یاخود زۆر بەعکسەوە هەنگوین کە تەبەلوری کرد یعنی هەنگوینێکی زۆر باشە هەنگوین کە بەدە کۆڵە بوو کریستالیزیشنی کرد یعنی هەنگوینێکی باشە هەنگوینی شەکر کریستالیزیشن ناکات یعنی سەیر لەم بڕیانی کە لە بەردەستمانەوەی کە لە پێشی خۆمان ئەمە تەبەلوری کردووە ڕێگەی تەبەلوری کردووە ئەمە یەکەم بەڵێ ئەوەی یەکەم تەبەلوری کردووە ئەوە هەنگوینی شاخە هەنگوینی توانە ئەوەی یەکەمیان عفو ئەگەر بیبینم ئەوەی یەکەمیان هەنگوینی شاخە هەستە کاک ئەتوانم ئەمەی کە ئەیبینی بەڵێ ئەمە ئەوە هەنگوینی ئەوە تەبەلوری کردووە هەنگوینی هینە ببوورە ئەمە هەنگوینی شاخە هەنگوینی توتماوەی کە لە هەنگوینە باشەکان کە باشترین ڕۆکی سروشتی تیا یەک تۆز بیتم لەوە بە زۆر باشە ئەوە تەبەلوری کردووە تەبەلورەکەی زۆر نییە وەکو ڕۆنی لێ هاتووە ئەمە ئەمە هەنگوینێکی باشە ئەمە بەس پەلەنەکەی با یەکێک پیشانی بێت بەڵێ کاگیبراهیم باش تەکنیکەکە زۆر پیشان بێت ئەمەی کە وتمان هەنگوینی شاخە تەبەلوری کردووە ئەوەی کە لای خۆمان وا باوەڵێن بەستویەتی نەخێر نەیبەستووە ئەمە نەیبەستووە بەڵێ بەستن نییە ئەمە هەنگوین کە سەدەها ساڵە بێنێتەوە بەم شێوەیە ئەبێنێتەوە بەشلی تێگەچێ بەس بەم شێوەیە سیفاتە فیزیاوی کیمیاکانی قەت لە دەست نادات باش جۆرێکی تر با من بۆی یەکێک پیشانی ئەمە لە بازار ئەفرۆشرێت دەمە هاورداکرێ ئەمە نووسیوێتی ئەمە بە هەنگوین ئەفرۆشە لای ئێمە ڕسمی هەنگ و نازان چێشە ئەمە شەکراوێکە بۆ حەلەویات ئەبێت ئەمە لە تورکیا هاتووە ئەمە باشە لێ نووسیوە الشراب بنكهة العسل یعنی نەکەی ئینیتە ئەمە شەکرا و گیراوەتۆ بۆنێکی تێگرەوە هیوا هەیە من ئەڵێ کاکە من هەنگوین ئەناسم بۆ وەڵا بە بۆنەکەیە هەر تامیژنا کاکە ئەمە لە بۆ نابێت بۆنی لە هەر هەمویان زیاترە ئەگەر بۆنی بکەیتەوە شتانە بەڵام هەنگوین نییە ئەمە شەکرا ئەمە چیلۆی بە مامۆنی زۆر من دیاری کەمەڵەمەوە خەس کراوە تۆکو هەنگوین تێگەی بەڕەنگ ئەزانین ڕەنگی نەخێر ئێستا ئەم ڕەنگە ڕەنگێکی زۆر جوانە تێگەی تۆ بە هەنگوینی ئەزانی بەڵام باشە هەدە شەریکە لەسەریشی نووسێ شەراب بنكهة العسل ڕەنگی لە هەنگوینی شاخەکەش جوانتر بێت بەڵێ لە ڕەنگە جوانترە و کەتابی شەکی بۆنێکی زۆر زۆری کاگرامەر چاوداخی بڵێ هەنگوین ئەو ڕەنگێتە بەرچاوت بەڵامەوە تا دەرکەوت کە خۆتەڵی شەربەتە ئەمە کیلۆ بە 1000 ڕوبعەکە کیلۆ بە 1000 ڕوبعەکە لە هەندێک شوێن ئەمە تا سەرەکەی هەنگوینی لەسەر نووسراوە ئەمانە شاخەکە بە 50000 ئەمە باشینە ئەمەی ترچیەکە ئەوەی تریش جۆری تەبەلورە ئەوەش تەبەلوری کرد هەنگوینی شار باژێر یەکێکە لە هەنگەوانە باشەکان ئەمە هی دەشتە یا شاخە ئەمە هی دەشتە هەر شاخە هەنگوینی شار باژێر و هەنگوینێکی زۆر باشیشە بەس بۆیە تەبەلوری کردووە تەبەلوری کردووە و ئەوەی تری شاخە و ئەمە شاخە دەشتی دەشتیانە بەداخەوە دەشتەکەم نهێنا دەشتیش وەکو ئەمە تەبەلورەکە دەشت کەمتر باشە دەشتی تەبەلورەکە بەس ئەم هیچ شاخ زیاتر ئەیکا لەبەرەوەی گلوکۆزی زیاترێکە باشە ئەمەی تر ئێستا پێ چییە بازانم بەڵامی ئەوە شەرعینە ئەمان هەنگوینی میشیایی پێنجوێنە ئەوە وردە وردە خەریکە تەبەلورەکات هی پارە هی ئەمساڵ نییە لە ناو شوشەکە تەبەلورەکە بەڵێ چەندێک بمێنێتەوە ئاساییە لە هەنگوینێک بۆ هەنگوینێکی ترە گۆڕێت لە هەنگوینێک بۆ هەنگوینێکی ترە گۆڕێت ئەوە خەریکە ماوەکە هەنگین هەڵیگرین ینی ئێمە هەندێکی خاتە سەلاجەوە هەندێک لە شوێنی شێدارە هەندێک شوێنی گەرمە باشترین شوێن لە ناو شوێنی حاجەتایە لە ناو ئەو کەوانتەری حاجەتایە کە هەڵێ بگریتوانە هیچی نییە ئەو هەنگوینی تریان هی بۆڵی قەندیلە ئەوە تازەیە ئێستا وەکو تەبەلوری نەکردووە بەڵاشە هاوکارمەژین ئەگەر پیشانی بۆ کامێرەمانمان کاک سەنگەر لێەوە ئەمان وتت هی شاخاوەش ئەوشی شاخە هی بۆڵی قەندیلە ئەوە تازەیە تەبەلوری تازەیە بەڵێ ئەژینە بە مریش زەمن ئەیکات بەڵێ ئەو ژێکات باشە جیاوازی نرخیان چۆنە هەنیمانە نرخەکانیان ئێستا لای من خۆم ئۆفیسێکم هێنشان لای من هەنگوینی شاخ 50000 کیلۆی هەنگوینی دەشت 25000 ڕێک بەنیوەی ئەوە هەنگوینێک کە شکلی درابێتێ لە 10000 بۆ 12000 پێپەڕ ناکات ئەوشی خۆمان ئەگەر هی ئێرانی بێ بە 5000 و 6000 ئەوەی دەستی ئەوەش خەریکە تازە تەبەلورەکە هەر هەنگوینێکی زۆر باشە هەنگوینی شاخە ئەو شەری پارە ئەوە وردە وردە ئێستا وەکو تەبەلوری نەکەوە ئێستا لە تەبەلور بەرەو بڵند کریستالیزیشنەکە بەرەو دەنگکۆڵە بوو نەچێت مامۆستا ئیبراهیم ئەتوانین بڵێن
باشترین جۆری هەنگوینی شاخە بەڵێ یعنی لە هەنگوینی دەشت و نزیکی شارەکان باشترە هی ئەو گوڵە سروشتی پزیشکیانێکە ئێمە ناخۆین موقعەکەی زۆر پاکە تێکەڵ نەبووە نە بە دووکەڵی سارە نە بە نزیک لە شارودیەکان و هەتاوەکو لەسەر بیپسی و لەسەر شەربەت و لەسەر ئەوانە بنیشێتەوە باش ئەتوانێت ئەگەر ئەو گوڵانەی کە لە نێو لە شاخەکانە بەدیەکرێ هەمان تۆی گوڵەکان بیگری بیڕوێنیتەوە ئەگەر لە نزیکی شارەکان بە یاخو لە دەشتەکان بێ ئەتوانین هەمان پێک هاتی هەنگوینی شاخەکەمان دروستکە نەخێر بۆ ژنگی ئەم هەم پیستە هەم ئەو گوڵی شاخانەش لە دەشت و شوێنەکانە ناڕوێت باشە دوو هینە بینم بە شانەکانەوە ینی بڵێ با پرسیارێ بکەم بڵێ یەکێکیان ئەژینەمە ئەوەی تریشان لای خۆت و هەر بەدەستەوە بگراگراوکارم لەوەی ئەژینەوە دەست پێگەنیژن دواتە پرسیاریشکە من ئاوا سیرێکە بەڵامەوە ناخۆم بقات بڵێ بۆ تەواو قسەکەم ناوانە ولاچە باشتری نیش ئەوە شێوەکەی وە ئەبیرم نازانم جۆرێک لە کەڕووی پێوەیە ئەمانە ئاسایی ئەوە چیرۆی بە دووەرەقەیە $200 بە $200 بۆ ئەمە هەنگوینی هەنگی بچووکە لای خۆمان هەنگوینی شەمەترینکەی پێڵێن یاخود هەنگە ژاڵە یاخود هەنگە بۆڵا جۆرێکی هەنگە ئەمەش و ئەوەش کە بەخێو ناکرێت بەس ئەمان هی گەرمیانەکانە ئەم هەنگیان ئەمەش هەنگی بچووکە کە بەخێو ناکرێت بەڵام ئەمە ساڵی لە جنوب هەیە لە ئەفغانستان و پاکستان و هاتۆتە ئێران لە ئێرانیشەوە هاتۆتە عێراق بەس لە گەرمەسێرەکانە ئەڕێت لە کەلار بەرەو خوارە ڕوێت ئەمە ساڵی 1992 لە هین تەسجیل کراوە لە خانەقین ساڵی 2002 لە بەسڵ تەسجیل کراوە واتە هەنگنیش بەرەو لە ناچوونە چێ هەندێک هەنگی ئەگەر پەری پێنەدەیت بەرەو لە ناچوونی بەڵێ ئەبێ ئاگامان لە هەنگوینی بۆی پیسبوونی ژینگەوە چونکە هەنگ پێش مرۆڤایەتیە هەنگ بێزگەلەوەی کە بەرهەمی هەنگ گەورەترین کارێک کە هەنگ ئەیکا لەسەر ڕووی زەویە پیتانی گوڵەکانە لە سا هەشتا بۆنەوەی دوی گوڵی سەر زەوی لەلایەن هەنگەوە پیتێنرێ گەورەترین کارێک کە ژینگە ئەپارێزێت ئەوەیە هەر ئەوەشە کە ئەنیشتاین ئەڵێ ئەگەر هاتوو هەنگ بۆ ماوەی 4 ساڵ لەسەر زەویە نەمێنێت ژیان تەواوە بێت چونکە ئەبێ بە بیابان گوڵەکان ناپیتێنرێن حیوان نامێنێ و ئینسانیش نامێنێت قسەگە منیش ڕاز بووە ئاژین لەوەی کە ئێمە بە چاو نابێت بڕیاربی لە هەندێک شت دڵنیابووم لەوە بۆ ئەو پرسیارەم بۆ شێوازەکە دڵنیابووم لەوەی کە گرانترینە باش ئەمە بەرهەمی کوێیە هیچ ناوچەیەکی خۆمان ئەمە بەرهەمی شاخەکانی خۆمانە ئەمە سەدەها ساڵە ئەم هەنگە لە هەموو ناوچە شاخاویەکانی لای خۆمان ئەمە ئەڕوێ یاخود تایبەتە بە شوێنێکی دیارە هەر پارچەیەکی کە تۆ بینی هەنگیەکە زۆر ناڕەحەت ئەوە لە دیوێکی شێوە هەنگوین دروستەکە دیوێکی وشکە شێوەی هینەکەی وی زەگەڵاڵە وایە بڵێن دروستکردنەکەی بەڵام هەنگوینیەکە زیاتر هەنگوینی ئەوەش چییە هەنگوینی گەزۆیە گەزۆ بەڕاستی مادەی عناصری معدنی و ئەوشتانەی زۆرتیایە و ئەوەش زۆر کەمە یعنی بە دەڕۆژ کە کەسێکەچێ جا ئەوەی بۆ خۆ بێتەوەواتە بەقی یەک بنیشتی کوردی بخۆی $10 جا ئەمە تامیشی ئاینە بنیشتی کوردیە هەنگوینێکی شل نییە کە خۆی بنێشتە ینی وەکو بنێشتێک ئەجاورێت کاک برایم پرسیار لە لای من ئەوەیە هەنگوینی ئێمە تا چەند هەناردەی وڵاتانی ترەکرێ بەرهەمی ناوخۆی پڕەکاتەوە ئێمە ئەگەر هاتوو ئەتوانین لەبەر ئەوی لەم وڵاتی ئێمە ئەتوانرێت تا نزیکی 1 ملیۆن کوورە بەخێو بکرێت بەڵام بە شێوەیەکی ئەلمی ئابەم شێوەی ئێستانە و ئەگەر هاتوو هەنگەوانەکان وعی ئەوە پیاکەن کە چۆن بتوانن هەنگەکانیان زاکەن و چۆن بە شێوەیەکی زانستی و چۆن بتوانن گوڵەکان زیادکەن و ئەو ڕێ جائیرەی بڵێن ئەو لە وەرگایی کە بەتونی لەسەر هینەکانە شتانە کەم بکرێتەوە لە جاتی ئەوە جارێکتر تۆوەکان بڕوێنەوە من لای خۆم هەرێ ئەڵێم حەقا هەموو هینێک هەنگەوانێک دایمەکە چێ بۆ لە هەنگەکانی گیرفانی پڕ بێ لێ ئێستا بەدواوە لە ئەوانەی کە تۆوی گوڵی گرتبێ لە شاخەکان و جارێکی تر بیڕوێنێتەوە هەر بیڕوێنێتەوە ئەوانەی کە ئەتمادی لەسەر بارانە پێویستیش بۆ ناکە ئاوی با شتێکی لێ بکات دوایین پرسیاری من بۆ مامۆستا برایم ئەوەیە کە ئەم هەنگوینە ئەوەنە گرانە ئەوەنە هەنگوینێکی باشە چی بکرێتەوە و ئەم بەرهەمە لە ناوخۆی خۆمان زۆر زیاد بکرێت بۆ ئەوەی ئێمەش بتوانین هاوشێوەی وڵاتانی تر بەرهەمەکە هێندە زۆر بە هاوردەی دەریشەوەی بکەین با یەکشت بکەین ئێمە ئەم هەنگوینە لەو هەنگوینە باشتر نییە ناوینی شاخەکان چونکە هەمان ئەو هەنگانەی کە لە شاخەکانە لەگەڵ ئەمە هەمان شیلە و هەمان گوڵ و هەمان شت ئەم ژێوەشتانە کە لە شاخەکانە هەیە بەڵام ئەم هەنگوینەیان ئەم هەنگوینە بەڵێ دەگمەنە و کەمە لە گەرمیانەکانە ئەڕوێت و لەسەر ئەتمادی حتا ئەمە لە ناو ماڵ و لەوانە شەبەدارەوە ئەوە دارەکەی تایە لە ناو دارابێ بەڵام ئەو هەنگوینەی خۆمان هەنگوینی شاخەکانمان زۆر لەمەش و لەوەش باشترە بەڵام ئەم لەبەرەوەی دەگمەنە
کەما خەڵک هینەکاوشانە لەبەر وەزیاتری حەزیلەتی دەرفەتی تێمانە بێ لەگەڵ مامۆستا ئیبراهیم مەجید ماستەر لە کوالیتی هەنگوین زۆر دۆسپاس بەوان بەدەبوون دەستە خۆش بێ